ئەسڵەن عەجائیبەکان لە ڕێگەی خوایە نیهایەتیان نییە. جا لەگەڵ هەموو شتێکی عەجیبە بوەستێ و پەیوەست بێ پێوەی بەخوا ڕێگەکانی کورتە بێتەوە ناتوانێ بگاتە ئەو شوێنەی کەوا مەبەستێتی. ئەفەرمی ئەمە بێزە بەدۆکو ئەوە وایە کەسێک ئەوێ بچێ بۆ لای مەلیکێک، بەڵام لە بەردەم باخی مەلیکە بەر لە بەردەم ماڵی مەلیکە باخچەیەکی زۆر جوار ئەبینی، ئەنواع گوڵی تایە، بە حەیاتی گوڵی وای نەبینیەوە، بە دیار هەموو گوڵێکەوە بوەستێ سەیری بکە، کاتێک ئەزانێ کاتەکەی تەواو بوو و مدەی بینینی مەلیک تەواو بوو ئیتر ناتوانێ مەلیک ببینی. ئێمەش بێزەبت ئەو هەیە بەخوا کە ئەم ڕێگایە ئەبڕین هەدەفەکەی ئەخیرمان بینینی خوایە جەلە جەلالوه. هەر کاتێک زانیمان لەم ڕێگایە مەشغوڵ بوون بەشتی لاوەکیەوە، حتمەن ئەلێ بزانین نەقسێک هەیە غەڕایەکمان توش بوو، شتە بچووکان غەڕامان نەکەن، خۆ گوڵەکان جوانە، خۆ ئەمە چێژی لێ وەرەگرین کە لە بەردەم دەرگای مەلیکە ئەنواع جۆری گوڵی جوان ئەبینین، بەس ئەوە هەدەف نییە، ئەوە هەمووی ئیشە بۆ شتێکی تر، ئەوە تەنها بۆ ئەوەی تەبیعەتی تۆ هێواش کاتەوە کاتی ئەگەیتە حوزوری خوا، وەی چێژێکە کردوێ پێشەوەی بگەیتە لقای جوانی خوا جەلە جەلالوه کە ئەیبینی، کۆمەڵێ جوانیت بینی بێ پێش ئەوەی بگەیتە جوانی جوانان و خاوەنی هەموو جوانیەکان.